مزت السربي برسا تفجر بازرگانی و آستانگین جیراتینا چکرنجا لحکومت عراق و راب واستن جگری برای برگشتی گمرک هرما کردستان رزدار جوهر محمود لگلمه که جوهر تو بخیراتی سپاس با آمده بونا و هیام کشه هر جارو به نوع کو بجوره کی برای که تیتا پیش حکومت عراقی به جاره قفل کرنا باران حتی جه مبسته بوچی و حتی کنگی دوها بیتن سەرەتا سوپاسان دەکەم سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی کوردستان بیستار دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە دەستەی گومرگەکانی عێراق ئەو بڕیارەی داوە لە ساڵی 2024 لە مانگی 5 بڕیارێکی دەرکرد بە دانانی دوو بازگەی خاڵی گومرجی تامان بە ناوی بازگەی گومرجە چونکە ئەگەر بڵێن گومرجی نە لە دەستور هەیە نە لە قانونی گەمارگ هەیە کە گومرگ لە ناو وڵات بۆ سەر ڕێگای دەواازەکان دابدرێ بەڵام و بە ناوی سەیتەڕات دایناوە سەرەتا تەنها مەبەستی ئەوە بوو وردبینیکردنی بار هەڵگەرەکان بوو متابقکردنی هاوشێوەکردنی بارەکانیان لەگەڵ ئەولیات و مەنەفێستەکانی بوو ئەوە بوو دواتر لە مانجیدا بڕیارێکی دەرکرد کە کردی بەوەی بە 72 سعاتی ئەو بارهی لە دەواازەکانی هەرێمی کوردستانەوە داخلە بن ئەبێ لە ماوەی 72 سعات ئەو بازگەیە دەرباز بکەن بە پێچەوانەوە گومرجی وەردەگرتەوە یاخود ڕسوماتی وەردەگرتەوە دواتر ئەوە بوو ئەوەش تێپەڕی کە چەند مانگێک تێپەڕی لە 16 سێ بڕیارێکی دەرکرد کە 15 سێ خرایە بواری جێبەجێکردن بەبێ گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان بەبێ ئەوەی هەماهەنگی بک بەبێ ئەوەی کۆبوونەوەیەک بکەین و هاوبەش پێکەوە بڕیار بدەین لە ناکاو بڕیارێکی دەرکرد کە ئەو بار هەڵگرانە ئەبێ سێلی گومرجیان بۆ بکرێ و هەروەها کۆدێکیشیان هەبی لەسەر ئەولیاتەکان و مەنەفێست و تەسریحە گومرجەکانیان و ئەبێ لە کاتی گەیشتن بەو بازگەیە 72 سعاتی تێپەڕ نەکردبی و سێلیش کرابی پلۆم کرابی ئێستا ئەو بڕیارە لە جێبەجێکردن نیە ڕاگیراوە تا 15 مانگ کە لە 15 سێ خرابواری جێبەجێکردن 72 سعات تەجیل کراوە ئەو بوو بڕیارەکە گەیشتە سەرۆکایەتی دیوان لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی دیوان بەپەلا لە خەمخۆری بابەتەکە یەکسەر ئێمەی وەکو لیژنەیەک ڕاستپارد لە کە پێک هاتبوو لە نوێنەری دیوان نوێنەری وەزارەتی ناوخۆ نوێنەری وەزارەتە دارایی کە خۆم و بەڕێوەبەری گشتی گومرجی هەرێم پێکەوە بەشدار بوون چون کۆبوونەوەمان لەگەڵ کرد هەر ڕێک لە 7 مانگ ولا 8 مانگ ئێمە کۆبوونەوەمان لەگەڵیان کرد ئەو بکە چیتان دەستکەوت لە کۆبوونەوە هەجەتیان چییە بۆ لە کۆبوونەوەکە یەکەم شت کە گفتوگۆمان کرد 15 ڕۆژمان پێ تەجیلکردن بە لە جێبەجێکردنی بڕیارەکەی لەبەرەوەی بارهەڵگەرەکانی بازرگانان لە بازگەکان ڕاوەستا بوون 15 ڕۆژمان پێ تەجیلکردن ئەو بوو دواتر پشوەکانی نەورۆز و جەژنی بەسەرداهات دیسان 15 ڕۆژی تریش پێمان تەجیلکردن تا 15 چار بە حساب جێبەجێ نەکەن لەوێەوە ئێمە مناقەشەیەکی زۆر گفتوگۆیەکی زۆرمان لەسەر بابەتەکان کرد ئەوان پێشنیاران ئەوەیە کە دەبێت بڕیارەکە لەبەرەوەی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچووە بڕیارەکە بە جێبەجێ بکرێ بیانوەکانی ئەوان ئەوەیە کە ئەو ئەو قرارانە تەنها بۆ هەرێمی کوردستان نییە بۆ هەموو سنوورەکانی خۆشیاندا جاوایە بۆ ئەوان چووە طبعاً بڕیارانە ئەگەر بشیدان بەڵام جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان جێبەجێکردنی لەسەر دەواازەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئیخۆیان لێمان پرسین ئایا بازگەتان لەسەر ڕێگای دەواازەکانی خۆتان داناوە نەخێر دایان نەناوە تەنها قرارەکە بازێ بەجێ بکرێت لەوانەیە هەندێک لایەنی باش تێدابی بەڵام ناکرێت تۆ بازگە دانەی لە قانونی گەمارەجیش هەیە حتا لە دەستوریشدا نەهاتووە تۆ گومرگ لە ناو گومرگدانێ ئەوان بە ناوی بازگە سەیتەڕات دایانناوە بەڵام بکو برێم خاڵێکی گومرجیە کاڵا گومرگەکەنەوە مبەڕەکەیان ئەوەیە کە بۆ نەهێشتنی گەندەلی و بەرتیل وەرگرتن لە سەیتەڕات کە ئەو پلۆمە بکرێت نەکرێتەوە تا دەگاتە جێمە بەس خۆی لە خۆیدا ئەو پلۆمە ئەو سێلکردنە لە هەموو وڵاتێک بۆ تێپەڕێنی بارهەڵگرە لە سنوورەوە بۆ سنوور کە دەردەسی لە وڵات کاکجەوهەر ئێستا ئاشکرەیە کە ئەمە زیانی زۆری هەیە بۆ ئابووری و دەفگەری بازرگانی و بۆ خودی بازرگانانیش چی دەکرێتن تا 15 مانگ ئێدی کاتەکە دەڕوشماوە ئێمە ئەو لیژنەیە کۆنووسی خۆمان پێشکەش کردووە بۆ سەروی خۆمان لەوێشەوە بۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی دیوان یاخود ئەنجومەنی وەزیران
تاکو ئەو پێشنیار و ئەوانەی کە ئەوان باسی دەکەن و ئەوانی ئێمە پێمان باشە لە بەرچاو بگیرێ دیراسە بکرێت کە من لە نزیکە ئاگادارم کە خودی جەنابی سەرۆکی حکوومەت بەوردی چاودێری ئەو بابەتە دەکات لەبەرەوەی زەرەردان لە ئابووری هەرێمی کوردستان لە بازرگانانی هەرێمی کوردستان زەرەرە لە هەموو هەرێمی کوردستان تاکو بە شێوازێک بڕیار لەسەر بدەین هەمە هەنجی بکەین و چی باشە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان ئەوە جێبەجێ بکەین یاخود ئەگەر شتێک پێمان وایە حتمیە یاخود ئەستەمە جێبەجێ بکرێت لەگە حکوومەتی عێراق لە ئاستێکی باڵا ئەو بابەتە باز بکرێت و چارەسەر بکرێت. باشە کە بەس زوو جار بەس لەوە دەکرێتن ئەم بڕیارانەی عێراق بۆ ئەوە دەدرێن ماوە قەرارێک بۆ ئەوەی ئەم جوڵە بازرگانیە لەسەر هەرێمی کوردستان واکان بکرێتن ڕووی بازرگانەکان بکرێتە دەواازەکانی دیکە بڕونە باشووری عێراق شتی وا کراوە تا ئێستا چونکە ڕێیەکان زۆر دوورن لە یەکدی بازرگانێک لە تورکیاوە بێت چوون دەسوڕێتەوە بۆ باشووری عێراق کاتێک تۆ هەندێک ڕێکار و وەزائیفی ئەستەمت لەسەر ڕێی بازرگاناندانا کە نەتوانی جێبەجێ بکات لەوانەیە ڕێگایکی دوورتر بگریتە بەر پارەشی زیاتر بیەوێ بیوازیتەوە. تامان ئەو ڕێکارە کە لە بازگەکان لە هەردوو بازگەی سەد و باوە مححمود گرتوتیانە بەرامبەر ئەو باڕگرانەی لە دەواازەکانی هەرێمی کوردستانەوە هاوردە دەکردن زیانێکی زۆری بەر ئابووری هەرێمی کوردستان و داهاتی دەواازە سنگوریەکان گەیاندووە کە خۆشیان لەوانێت جێی پرسیاربی مەسەن خۆیان جێی پرسیاربی بڵێن بۆ داهاتی دەواازە سنگوریەکان کەمەکە تامان کەمەکە لەبەرەوەی ئەگەر نمون بەسیترین نمونە بێنینەوە ئەگەر بازرگانێک پێشتر 100% بارەکانی لە ماوەی مانگێک لەوانەیە داخل کردبی و داخلی کۆگایەکانی خۆی کردبی یاخود بارێکی زۆر هاوردەی دەکرد لە کۆگایەکان هەڵی دەگرتن دواتر بە پێی پێویست لە مانگەکان لە دواتر ڕەوانی شارەکانی تری عراقیە کرد یاخود شارەکانی هەرێمی کوردستان و هەروە شارەکانی عراقیشە کرد لە ئێستادا کە تۆ ڕێکارانە دەگریتە بەر کە لە ماوەی 72 سعات بارەکە نەگاتە ئەو بازگەی و تێپەڕ نەبیت کەواتە ئەو بازرگانە نسبەی هاوردەکردنی دێنێتەوە لە خوار سەدا چلیش ینی ئێستا بازرگان هەیە حتا خوار سەدا چلیش هاوردەکردنی کەم کردوتەوە لۆ لەبەرەوەی ناتوانانی هەمووی بە 72 سعات بهێنێ و بیگوازیتەوە بۆ لێرە بازرگانەکان هاواری خۆیان بۆ ئێمەیان هێناوە قسەیان کردووە چاڕوانی چی بن ئێستا من دڵنیان دەکەینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک چۆن بابەتەکانی تر پێداگر بۆ لەسەرەوەی هەتا چارەسەری بنبڕ بکرێ بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان زەرەر نەکە لەوەشیان هەم حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆک وەزیران بەوردی چاودێری بابەتەکە دەکا و بڕیارێکی وا دەدرێت کە زەرەر بە بازرگانانی هەرێمی کوردستانیش نەکات. ڕێزدار جەوهر مححمود جێگر ڕێبەرێ گومرکا گشتی هەرێما کوردستانی زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە ماندوو نەبن.